بەمەبەستی سەردانی بۆ برادران و ئەحباب و دۆستانی کورد وە چاوپێکەوتنی بە ئوسترالیا لە هەمووی گرنگتر مالتیکەڵچرەل ئوسترالیا واتە ئوسترالیای هەمەکەوتوری. ئێستاش بفەرمونون ئێوە و هونەرمەندی بەڕێز کاک ناسر ڕەزازی لەگەڵ مۆسیقاژەنی لاوی کورد کاک کاوە. خوشک و بیانی خۆشەویست فەرمونون لەگەڵ کاک ناسر ڕەزازی. ئەوە یەکەم جارە کە ئێمە بە بەشی خۆمان پرۆگرامێکی ئاوەها ڕێک و پێک و باش بە چاو دەبینین، چونکو زۆرمان پێخۆشە کە کوردیش وەکو میلەتەکانی دیکە هەرچەند کورد بندەست و ژێردەستە، بەڵام زۆر خۆشە وەکو میلەتەکانی دیکە فێر ببێ سیاسەت بە جێگەی خۆی، کاری کولتوریش بە جێگەی خۆی. ئاوەها لە ڕۆستۆران و لە شوێنی باش و ڕێک و پێک و شاز و ڕاقیدا پرۆگرام دابنێ، دیارە ئەو چەند سەعاتە یان ئەو یەک شەوە کە ئەو خەڵکە پێکەوە کۆ دەبنەوە زۆر زۆر خۆشە. یادی وڵاتەکەن کاک موستەفا و هاوڕێیان ئەوانەی کە لەگەڵ کاک موستەفا یارمەتیانداوە سپاسیانەکەم بۆ ئەو پرۆگرامە خۆش و ڕێک و پێکە کە دایان ناوە. هیوادارم هەرچەند ڕێگاکە دوورە، چون من خۆم تۆزێک لە تەیارە ئەترسم. ئەگەر باسی ئەوەیان دەکرد بچۆ بۆ ئوسترالیا وتم چۆنە چم ڕێگەیەکی دوور 8 سەعات، بەڵام بە 23 سەعات گەیشتینێرە. هەرچەند ڕێگاکە دوورە، هیوادارم بتوانین جارێکی تر و چەند جاری دیکەش بینەوە خزمەتتان و بە دڵی ئێوە پرۆگرام پێشکەش بکەین. جارێکی تر بەخێر بێن، سەرچاو.